برانی بەڕێز و خۆشەویست، داواکارم لە خوای گەورە میهرەبان هیدایەت و ئیمان و تەقوای ئێوە ئێمەش زیاد بکە و ئاخرمان بەخێر بگێڕێت. پێشەوەی دەستکەینە دەرسەکە حەزم کرد شتێک باس بکەم. ئێستا کە هاتمە ژوورەوە مامۆستایەکی بەڕێز باسی برایەکێکە لە برانی کە ئەم هەفتە ناکەڕۆژ هەفتەکەی تر لێرە دانیشت بوو لە وتارێکە کە باسمان کردمان کێ دەڵێ ئێمە هەفتەیە تر مانگێ تر ئەژین. قەدەری خوا شەوی دووشەم لێرە بوو بۆ شەوی کە ئاکاتە سێشەم، هەفتەی داهاتوو لەو شەوە وەفاتی کرد. وەتای سەر لێرە نییە. خوای گەورەی خۆش بێت. داواکەم لە خوای گەورە میهرەبان لە ئێمەش خۆش بێت، لە مزگەوت گەڕات و عیبی نەبوو، لە پڕێگا وەفاتەکە جەڵدە لێدات. ئەوەی بێتە ناو مەجلیسانەوە خوای گەورە کاتێک کە دەفەرمێ بە مەلایکە بە ڕێزەکان سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێ، ئەفەرمێ من لەو قەومە هەموویان خۆش بووم کە دانیشتوونە باسی قورئان و حەدیثەکەن، باسی بەهەشت و جەهەنم دەکەن. خوای گەورە دەفەرمێ لە هەموویان خۆش بووم. مەلایکێک لە مەلایکان سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ دەفەرمێ خوایە گیان فڵان کەس هاتە ناو مەجلیسە و بۆ دەرزەکە نەهاتوو، بۆ وتارەکە نەهاتبوو، بەس ڕێی کەوتە وێنە یا ئیشی بە کەسێک بوو لەوێنە بینی. خوای گەورە ئەفەرمێت ئەوانە قەومێکن کە لەبەر خاتری من دانیشن، باسی گەورەی و دەسەڵاتی من دەکەن، باسی بەهەشت و جەهەنم دەکەن. ئەوانە قەومێکن هەر کەسێکیش لەگەڵ ئەوانە دابنیشێ نەکبەتی و شەقاوەتی و ڕووی تێناکات. مادەم ئەویش هاتووە لەگەڵیانە دانیشتووە، با بۆ دەرزەکەیش نەهات بێ، بۆ مەجلیسەکەیش نەهات بێ، مادەم لەگەڵ ئەواندا ئەویش بە هەمان شێوە خوای گەورە لێی خۆش دەبێت. جا براکانم، ژیان سیقەی نییە. ئێوەش کە گەنجن گەنجیتی خۆتان بۆ خوا سەرف بکەن. ئەمڕۆ دادەنیشین ئەو پیاوە بە ڕێزە خۆشەویستە خوای گەورە لێی خۆش بێ، آخر جارەگەڵی ما دانیشتەوە تر جارەتی نایبینینەوە، مەگەر خوای گەورە بەهەشت هەموومان کۆ بکاتەوە ئینشاءالله.